ڕاکردن لە دەستی داعش بەردەوامە. لە نێو ژیانی هەر گروپێکیش لە هەڵاتوەکان چەندین چیرۆکی تراژیدی خۆی حەشارداوە. ئەمانە لێرە لەژێر دەسەڵات و سنووری پێشمەرگە هەست بە ئارامی دەکەن، بەڵام ژیانی ئەمانە لەو دی و ئەو سنوورەی کە داعش تێدا حکوم دەکات چەندین چیرۆکی تێدا تۆمار کراوە کە گوزارشتە لە سەختی ژیان و مەترسی ژیان لە ژێردەستی داعش. دەستوەردان لە ژیانی خەڵکی سڤیل لەلایەن داعشەوە چیرۆکێکی هاوبەشی نێوان هەموو ڕاکردووەکانە. ئەوان باز لەوە دەکەن چەکدارانی داعش هەرچیان بوێت دەیبەن و دەیدزن. ژنێک کە باوک و سێبراکەی لەلایەن داعشەوە کوژراوە چیرۆکی زیندانی خۆی دەگێڕێتەوە لای داعش، بەڵام نەک لە نێو زیندانەکانی داعش بەڵکو لە نێو ماڵەکەی خۆی، چونکە ئافرەتان بۆیان نییە بێنە دەرەوە، لە کاتی هاتنە دەرەوەشیان دەبێت یاساکانی داعش جێبەجێ بکەن. چەکدارانی داعش فشار دەخەنە سەرافرەکان دەبێت هەموو جلوبەرگت ڕەش بێت و چاویشت بە دەرەوە نەبێت. تەنانەت ئەو کاتەی نانیش دەکەیت دەبێت ئەو جلکانت لە بەردابێت کە ئەوان دەیانەوێت. ئێستا لێرە هەست بە پارێزراوی دەکەین. پێشمەرگە لەسەر سەری ئێمەن، پێشوازیان لێکردین. سوێند بەخوا کە لای داعش بووین، لە پەنجەرەی ماڵەوە سێری دەرەوەمان دەکرد، ترسمانە بوو سزا بدرین. بەهۆی شەڕ و مەترسیەکانی داعش بە ملیۆنان کەس ئاوارە بوونە و کۆچیان کردووە، بۆیە چەندین خێزان لێک دابڕاون و ئاگایان لە یەکدی نییە. لە کاتی هاتن ژمارەیەک لە ڕاکردووەکان بۆ میحوەری مەخموور، چەکدارێکی حەشدی نیشتیمانی کاوکاری پێشمەرگەی دەکرد لە ناونووسکردنی ڕاکردووەکان ئامۆژنێکی خۆی دۆزیەوە کە زیاتر لە ساڵ و نیوێک بوو یەکدیان نەبینی بوو. ساڵ و نیوێکە نەمبینیوە. ئێستا من بینیم سوپاس بۆخوا لە دەستی داعش و کەمینی داعش بۆ کوشتنیان ڕزگاری بووە. بە هەوڵی پێشمەرگە ئێستا ژیانیان پارێزراوە. سپاس بۆخوا هەستێکی زۆر خۆشم هەیە کە ڕزگار بووین و کەسوکار و خەڵکی خۆم بینیەوە. خوا پێشمەرگە بپارێزێت، لە دەستی ئەو زاڵمانە ئێمەیان ڕزگار کرد. ڕاکردووەکان ژیان لای داعش بە دۆزەخ وێنا دەکەن. ترس، برسیەتی، سەرما، گەرما، زیندانیکردن، کوشتن و سەربڕین، ئەو وشانن کە لە چیرۆکی ژیانی هەر ڕاکردوویەک دەبیندرێت کە خۆیان گەیاندوتە ژێر دەسەڵاتی پێشمەرگە بۆ دۆزینەوەی ئەو ژیانە ئارام و پارێزراوەی کە زیاتر لە ساڵ و نیوێکە بە دوایدا دەگەڕێن. ڕەنجە جەمال، ڕووداو، مەخموور.